خۆفان ڕەدی ئەوانەی کردەوە ئەوەی کە جیهادەکە و تێکۆشێ بۆی پێڵم پیاوێکی پاڵەوانە یا تەعەسسوب و دەمارگیری بۆ قەومی خۆی بۆ هەر کەسێک هەیە یا کەسێک بۆ ڕیایە ئەمە هیچی بۆ خوا نییە ئەوەی مەبەستی پێی ڕەزامەندی خوا بێت سەرکەوتنی ئاینی پیرۆزی ئیسلام بێ ئەو بۆ خوایە نەک کەسێک مەبەست بێ خۆی سەربەرزکە ناوی خۆی دەرکات بۆیە لە کۆتاییدا دەڵێن ئینشاڵڵا خۆشەویستان کەواتە زۆر گرنگە هەرچیمان کرد بۆ خوا بێ ئەوە لە پێ ناخوادایە فهو فی سەبیل الله ئەوەی بۆ خوا بێت بۆ بەرزکردنەوەی ئاینەکەی خوا بێت ئەو بۆ خوایە ئینشاءڵڵا لە هەر شتێکیش بۆ خوا بێ ئینشاءڵڵا بەزەح ناچێت لای خوای پەروەردگار بۆیە پێویستمان بەوەیە نێتی خۆمان پاکەینەوە مەبەستمان ڕەزامەندی خوا بێ بۆیە ئیمامی خوڕەیبی کە ناوی عەبدوڵڵای کوڕی داودە دەفەرمێت كانوا يستحبون أن يكون للرجل خبيئة من عمل صالح لا تعلم به زوجته ولا غيرها بوإذا فمثل في صالح رحمة إخواني ببيان خوش بو همو كسيك هندي كردوين نهيني هبت بو خوا أنجامي بدا حتى خيزانكي خوي بين زانيت والله لسلفي صالحة پیاو چاکی واه بووە لەگەڵ خێزانەکەی لەسەر سەرینێک بووە پشتێک بووە هەتا بەینی گریاوە خێزانەکەی هەستی پێ نەکرد ئەمەندە نیەتی خوا بووە بۆیە پیان خۆش بوو هەموو کەسێک کۆمەڵەکردەوەیەکی نهێنی هەبێ خێزانەکەیشی پێی نەزانێت هیچ کەسێک پێی نەزانێت